بله بینران عراق پاشمایی چندین شرایع شرین هرمی دیگر ایران دیگر کویت شر سر اصل نفدولتی دو جاران هیرش کردن بسر عراق جاریه پیمانی نفدولتی و یا نوتویه که یا 2000 جبلی شرین نافخی شرین طایفی مذهبی شرین نتویی که بگمان بدرجه 100 سال در بازبی بردام افشارها بویدی چک برجه کی گلک لعراق هات که بلاف کردن حتی گلک جاران اف چکشی دی سردمین جدا دا بویا گرانتیا پاراسنا گانه خلکی ایدی تگوتن بسات هزاران پارچه چک دی به میلیون جی لعراق بربلافن به مولاتن گلو حکومت في پروسس دا فعلا دی اثر کتیبه بريس عدنان كيناني شروبكاري سياسي وسربازي لبغداد جلمه بريس عدنان افدمات باش باب ايدي حكومت بريار دايه تشك لهولات كان ور بگره برين جدا قالوا دي بيواجه دبديت نات حكومت تايبتي وزارات النفط دي سركفتي به فعلا دي خليك تشك خرادز بك يعني دي تمار بك بسم الله الرحمن الرحيم خوای بخشنو مهربان سڵاو لە جەنابتان و لە بینەرانی بەڕێزی کوردستان 24 ڕاستیدا ئەم بڕیارەی کە حکوومەت داوێتی پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری جدی هەیە هەرچەندە حکوومەت بڕیارەکەی داوە بەڵام لەناو بڕیارەکەدا ڕێکاری وردیتیان نییە چونکە هەر بڕیارێک کە بدرێت پێویستە بە ڕێکاری تون جێبەجێ بکرێت پێویستە دادپەروەری کۆمەڵاتی جێبەجێ بکات تۆ کاتێک بڕیاری لەسەرنەوەی چەک دەدەیت پێویستە سەقامگیری و ئەمن و ئاسایش بۆ خەڵک دابین بکەیت چونکە تۆ دەوڵەتی تۆ پێویستە ژیانی تاکەکان لە ماڵەکانی خواندا دابین بکەیت و وا لە خەڵک بکەیت کە چەک ڕادەستکەن کە دۆخەکە ئارامە هەر بۆیە من پێم وایە ئەگەر کاتێک خەڵک ئارامیەکەیان دابین کرا پێویستیان بە چەک نامێنێ خۆیان چەک فڕێک دەدەن بەڵام ئێستا ئەم دۆخەی هەیە ناسەقامگیرە خەڵکانێک هەن حکم بە دۆخەکەەوە دەکەن شەقامی عراقی دەجوڵێن ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان دەبنەوە سەقامگیری تێک دەدەن ئاڵۆزی دروست دەکەن تەنانەت دە هەندێک دۆخیشدا ئەم چەکدارانە دەسەڵاتیان بەسەر دەوڵەتیشدا دەشکێت و دەوڵەت دەخەنە ژێر کۆنتترۆلی خوانەوە ئەمە ژوا دەکات کە خەڵک هەست بە ئارامی نەکات هەر بۆیە ئەموالەکە هاوڵاتیان دەکات هەوڵدەن چەکەکانیان لای خۆیان بهێڵنەوە بۆ ئەوەی سەقامگیری لانی کە ماڵەکانی خۆیان و ماڵ و منداڵیان دابین بکەن ئەمە خاڵە جەوهەریەکەیە بەڵام بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2024ەوە دەوڵەت یاسایەکی دەرکردووە بۆ ڕادەستکردنی چەک هەروەها کۆمەڵێک دەرگایشی کردوەوە کۆمەڵە ڕێکاری کردوتە بەرلەوانە وەرگرتنی چەکی سووک چەکی ناوەند چەکی قورس سەرەتا بۆ نمونەگەر هاوڵاتی چەکی سووکی لابێت دەتوانێت ڕادەستی دەوڵەتی بکات و بڕێک یاخود دیاریەک وەربگرێت هەندێکیشیان پەیوەستن بە تۆمارکردنی چەکەوە بۆ نمونە هەندێک کەس چەکی سووکیان هەیە مۆڵەتی بۆ وەردەگرن لە ماڵەکانی خۆیاندا دایدەنێن ئەمە دەوڵەت مۆڵەتی پێدەدات بەپێی یاسایەکی دیکە کە حکوومەت لە سەرەتای ئەم ساڵەوە جێبەجێی کردووە ڕێگە دەدات کە چەک بە هەندێک کەسی دیاریکراو بێتەوانە پزیشکەکان و کەسانی کە دیارن سیاسین لەلایەکی دیکەوە چەکی ناوەندمانەیە یاخود چەکی ناوەڕاست ئەم چەکە مادەم نرخەکەی بەرزە دەتوانێت دەوڵەت لیان بکرێتەوە لە بەرامبەر پارێکدا بۆ نمونە بیکەیسیمانەیە ئاربیجیمانەیە دۆشکەمانەیە ئەمانە دەوڵەت بە نزیکەی 20 بۆ 25 وەرەقە لیان وەردەگرێت برس کینانی هەڵبەتە باوەیەکی گەلێکی بەربڵاف چەک هەیە گەلێک جاران تەدید هەندێک جاران شەڕی عەشایری شەڕی گروپان چێ دەبەم چەکن گران تێدا تێنە بکارانین یعنی ئەگەتەژی گوتی تا چەند گرنگە گەل و حکوومەت بە ئاوایەکی ئەمنیەت و وەکەڤیە بۆ خەلکی دابین بکات و هێدی خەلکی مەترسی سەر نەبیت ئەبخۆ چەکی خۆڕادەست بکەن کەواتە دەبی چارچوبیدا حکوومەت حتا نها سەرکەفتی بووە دابینکردنا vêyekêda yasa rolê xwe bi bandor hebûye ku fêlen pirsgirêkan yekileyê bike pena bû berçekî û zerbûzorê neyete birin بەڵێ ئێمە ئێستا باسی دۆخێک دەکەین کە دۆخەکە بەڕاستی سەقامگیر نییە هەندێک کەس پێیان وایە کە
هەڵگرتنی چەکی سووک لەگەڵ خۆیاندا هێمایەکە بۆ ئارامی و پاراستی گیان و سەلامەتی خۆیان. نزیکەی بە بەهای دەیان ملیۆن دلار خەڵک چەکی لایە. حکوومەت لیژنەیەکی دروست کردووە بۆ وەرگرتنەوەی چەک لە کەسەکان. حکوومەت ئەوەی ڕاگەیاندووە کە هەر کەسێک چەکی قورسی لابێت ئەوە حکم دەکرێت و ڕۆبەڕووی دادگا دەبێتەوە. تەنانەت هەندێکیان سزای زیندانیکردنی قورسیشان بەسەرا دەسەپێنرێت ئەگەر چەکی قورسیان لا بگیرێت. بەڵام ئەوەی کە پێویستە بە پێکدادانە عەشایەریەکانەوە پێویستە دەوڵەت کۆنتترۆلی ئەو پێکدادانە بکات، چونکە بەڕاستی بەشێک لە عەشایەرەکان و هۆزەکان چەکیان هەیە، تەنانەت بەشێک لە ئەندامانی هێزەکان درۆنیشیان هەیە، تەنانەت بەشێکیان چەکیان لە دەوڵەت وەرگرتووە. ئەندامی هێزە ئەمنیەکانن ئەو کەسانی کە پێکدادانی عەشایەری ئەنجام دەدەن و چەکیان لە دەوڵەت وەرگرتووە کە پێویستە ئەمە سنوورێکی بۆ دابنرێت، کۆنتترۆل بکرێت. لەلایەکی دیکەوە بەشێک لە پارتە سیاسیەکان یاخود حیزبە سیاسیەکان باڵی سەربازیان هەیە، ئەم باڵە سەربازی چەکیان هەیە. ئەمەش وا دەکات کە دەوڵەت ئەرکی ئەو بکێتە سەر کە هێزە سیاسیەکان کۆنتترۆل بکرێن و باڵی چەکداری و سەربازیان لە قاڵب بدرێت، یاخۆت بەو شێوەیە نمایش نەکەن، چونکە دەبینین کە گروپە سیاسیەکان بە ئاشکرا لە ناو بەغداد و شارەکانی دیکەی عێراق نمایشی سەربازی دەکەن و چەک نمایش دەکەن بەرامبەر دوژمنەکانیان. بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە دەوڵەت ڕێکارێکی جدی وای نەگرتووەتە بەرامبەر ئەو لایەنە سیاسیانەی کە باڵی سەربازیان هەیە و چەک بەکار دێنن. بەڵێ بەرز کینانێکە ناتوە ئەکرانی کوردستان 24 دبینیت ئەف دیمەنێن زندی بێگومن ئەو دیمەنێن حاشا هەڵنەگرتینە ئەیکەتە گوتی و چەک بە ئەوەیەکی بەربەڵاف هەیە. حتا دو چارچوبێ منزومە دیفاعی عێراقدا کومێکە گروپên چەکدار هەنە بە 100,000 بێگومان خەڵک هاتکە چەکدارکردن. gelekîşan hene tê gotin di çarçûvê bêguman filterên serbazî da derbas da bûne, prensîpên serbazî temam nekirine, ev çeke bu mal tê nebirin, tasfiya hesabat heye. Ev heta çandê metirsiyeke ciddi ye li ser asayişa civakî. Heger bê vî awayî çek berbelabe û tasfiyatên hesabata bête bikarînan. Rewşa emniya vî welatî diberevkî ve çi gel û eger Daeş jî nemîne, eger hiç rêk xeraweke dinya tund rew jî sahê da nebe. بەڵێ هەبوونی چەک لە دەرەوەی دەوڵەت ئەمە مەترسیە بە شێوەیەکی سەرەکی لەسەر ئاسایشی نیشتیمانی، چونکە ئێمە باسی چەکی لە دەرەوەی دەوڵەت دەکەین. ئەو چەکە ئەگەر لە دەستی دەوڵەتانەبێت بێگومان لە دەستێکی نائەمیندایە، لە دەستێکدایە کە ڕەنگە هەر کاتێک بەکاری بهێنێت بۆ تەسفیەکردنی ڕکابەرەکانی لە هەر کاتێکدا دەبێت ئەو کەسانی کە چەکیان هەیە لە دەرەوەی دەوڵەت چالاکی بکەن و لەناو شەقامەکاندا پێکدادان دروست بکەن. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی بۆشایی ئەمنی گەورە، ڕەنگە کاریگەری زۆر گەورەی نەرێنی هەبێت لەسەر هاوڵاتیان، تەنانەت وا لە هاوڵاتیان کات نەوێرێت لەناو ماڵەکانی خۆشیاندا ئارام بن، نەوێرن بێنە ناو بازاڕەکانەوە، تەنانەت وا لە فەرمانبەرانی دەوڵەتیش کات ژیانیان بکرێتە مەترسیەوە. هەر بۆیە پێویستە چەک لە ناو دەستی دەوڵەتدا بێت، کۆمەڵی یاسات دەربکرێت کە ژیانی هاوڵاتیان لە شەقامەکاندا پارێزراو بن. ئەمە گەر ئێمە بڵێن دەوڵەت هەیە، پێویستە دەوڵەت خۆی بسەپێنێت، ڕێگە نەدات کە بۆشایی ئەمنی دروست بێت، ڕێگە نەدات چەکدار هەبێت لە دەرەوەی دەوڵەتەوە بۆ ئەوەی هیچ دۆخێکمانێتە پێشکە پێکدادان ڕوو بدات. ئێمە پێویستمان بۆیە کە ئەو چەکدارانە لە نێو شەقامەکاندا نەبێن و هاوڵاتیان هەست بە ئارامی بکەن، چونکە هەبوونی چەک دەبێتە هۆی دروستبوونی کێشە و مشکیلەی گەورە. هیوادارم کە حکوومەت بتوانێت دەسەڵاتی ئەوەی هەبێت کە چەک تەنها لە دەستی دەوڵەت و سێزە سەربازیەکاندا کۆ بکرێتەوە، ڕێگە نەدات کۆمەڵک هاوڵاتی هەبن لە دەرەوەی یاسا چەک هەڵبگرن و نمایشی بکەن. برێس عەدنان کینانی شروع باکاری سیاسی و سەربازی لە بەغداد گەلمەدا بوو، گەلێک سوپاس.